سڵاتان لێ بێدازن بەخێر بێن بۆوانی سێم لە بەشی سێمی کورسی نێتوەرک پلاس. لەم وانەیە باسی دوو بابەتی گرنگ دەکەین. بابەتی یەکەممان پڵەنەم سپەیسە، واتە چ شوێنێک پێی دڵێن پڵەنەم و چ شوێنێک پڵەنەم نییە. بابەتی دووەممان باسی جۆرەکانی کێبڵ دەکەین بە پێی پۆڵیکردنی PVC. ئایا CM یاخود CMR یاخود CMP. باسی هەموو ئەو زاراوانە دەکەین وا دەشزانین چ کێبڵێک لە چ شوێنێک بەکاردێ. با دەست پێ بکەین بە بابەتی یەکەممان پڵەنەم سپەیس. بۆشایی پڵەنەم چییە؟ سەرەتا با پێناسەکەی بخوێنین پاشان بە کورتی باسی دەکەین. بۆشایی پڵەنەم ئاماژەیە بۆ ناوچەیەک لە بینایەک کە بۆ سوڕانەوەی هەوا وەک بەشێک لە سیستەمی HVAC بەکاردێ. واتە سیستەمی تەبریدی مرکزی ئێمە پێی دەڵێن، ینی بەزیاتەوەی ژوورەکان دانەدانە سپلیتیان بۆ دابنی لە ڕێگای سەقفەکە تۆ تەبریدێکی مرکزیان بۆ دادنەی لە ڕێگای دکت. لە ڕێگای ئەو ئاستانە ئەو ئەلمینیۆمانە کە هەوایەکە دەینن بۆ ژوورەکە و هەوا گەرمەکەش دەڕوا بۆ سەرەوە. ئەوە سیستەمی HVACە، گەرمکردن، هەواگۆڕی، ساردکردنەوە. بە شێوەیەکی گشتەیی لە نێوان سەقفی ئەسلی و سەقفی دیکۆر دەبیندرێ. زۆربەی حاڵەت ئەو بۆشاییە بۆشایی پڵەنەم سپەیس لە نێوان سەقفی دیوارەکەت و سەقفی سانەوی ئێمە پێی دەڵێن سەقفی دیکۆر، ئەو بۆشاییە کە دروست دەبێ ئەوەیان پڵەنەم سپەیسە. یان لە ژێر زەویەکی بەرزدا. هەندێک جار لە ژێر زەوی کێبڵەکانمان دەنێرین لە شوێنێک لە ژوورێک بۆ ژوورێکی دیکە، ینی زەویەکەمان لە بینایەکە کەمێک بەرزترە، ئێمە ئەو بۆشاییە کە دروست دەبێت ئەوەشیان دەبێتە پڵەنەم سپەیس. باشە؟ با ئێستا بین باسی یەکەم شت بکەین کە ئەو شوێنانە چینە کە پێیان دەڵێن پڵەنەمن، واتە دەبێت کێبڵی پڵەنەم بەکاربینین بۆ ئەو شوێنانە. سەیری ئەم وێنەیەکان زۆر گرنگە. ئەو ڕەنگە زەردەکە دەیبینن ئەوە ئەو بۆشاییەیە لە نێوان سەقفی دیوارەکە و سەقفی دیکۆرەکە. باشە؟ ئەوە بۆشاییەکەیە بە ڕەنگی زەردە. هاتنی هەوا وەک دەبینن هاتنی هەوا ڕەنگی ڕساسیە، یانی لە ڕێی دکتەکان. زۆربەی حاڵەت کاتێک هەوا دێ بۆ ژوورەکان و ژوورە بازرگانیەکان ڕێگای دکت دێ. حتا ئێستا زۆربەی ماڵەکان دکتیان تێدایە بە شێوازێکی نۆرماڵ، چونکە بۆ نمونە ئامێرێکی ساردکەرەوە لەسەرەوە دادنەی لە ڕێی دکتەکان بڵاو دەبێتەوە بۆ ژوورەکان. ئەوە دکتەکەیە هاتنی هەوا، هەوایەکەت بۆ دێ. باشە؟ بەڵام سیرکە گەڕانەوەی هەوایەکە بۆ نمونە لە ڕێی ساحیبە بێ، لە ڕێی شتێک بێ، کاتێک هەوایەکە دەگەڕێتەوە بڵاو دەبێتەوە لەناو ئەو بۆشاییە. باشە؟ لەناو ئەو بۆشاییە پڵەنەمە هەوایەکەت بڵاو دەبێتەوە. پاشان دەڕواتن بۆ شوێنێکی دیکە هەوایەکە، ساحیبەیەکی دیکە بۆ نمونە سەحبی دەکا بۆ ژوورێکی دیکە یان بۆ دەرەوە. بەڵام ئێمە ئەوەی کە دەبێت تەرکیزی لێ بکەی، ئایا گەڕانەوەی هەوا دەڕوا بۆ ئەو بۆشاییە یاخود نە؟ ئەگەر بۆشاییەکە هەوای تێدا بوو، ینی ئەو شوێنە چییە؟ پڵەنەمە، شوێنێکی چاڵاکە، شوێنێکە کە هەواگۆڕینی تێدایە. باشە؟ سەیری ئەم وێنەیەکەن. ئەم وێنەیەش دووبارە ببینن لە ڕێی دکتەوە ساردکەرەوەکە هەوایەکەی ناردیتە ژوورەکە، کێشەمان نییە مادەم دکتە، مادەم هەوایەکە بڵاو نییە. بەڵام کێشەکەمان چییە؟ ئێمە کاتێک هەوایەکە دەگەڕێتەوە، هەوایەکە بڵاو دەبێتەوە لەناو ئەو بۆشاییە پڵەنەمە. باشە؟ ئەگەر ئێمە کێبڵەکانمان سەلامەتی تێدا نەبێ، زوو ئاگرتە شەنە دەکە و هەروەها دووکەڵی ژەهراوی ئەگەر دروست بێ لێرە بڵاو دەبێتەوە بۆ هەموو ژوورەکان. باشە؟ چونکە هەر شوێنێک ئۆکسیجینی زیاتری تێدا بێ، هەوای زیاتری تێدا بێ، ئاگرەکە ئەوەندە زووتر تەشەنە دەکات. باشە؟ ئەم وێنەیەش دووبارە ببینن لە ڕێگای هەوا لە ڕێگای دکتەوە هەوایەکە هاتیتە ژوورەکە، بەڵام گەڕانەوەی هەوایەکە دەڕوا بۆ سەقفەکە، بۆ سەرەوەی سەقفەکە، لەو بۆشاییە هەوایەکە دەسوڕێتەوە پاشان دەڕواتە دەرەوە. یانی هەوایەکە بڵاو بۆوە لەناو ئەو شوێنە، کەواتە ئێمە پێویستمان بە کێبڵەکە کە پڵەنەم بێ، کە سەپۆرتی ئەو شوێنە بکاتە. ئێستا بابین باسی ئەو شوێنانە بکەین کە پڵەنەم نین. یانی ئێمە بۆ نۆرماڵی دەتوانین هەر کێبڵێک بینین بەکاری بینین، مادەم شوێنەکەمان پڵەنەم نییە، ینی شوێنی سوڕانەوەی هەوا و گەڕانەوەی هەوای تێدا نییە. باش، سەیری ئەم وێنەیەکەن. کاتێک گوتمان لە ڕێی دکتەکان هەوا دێ، باشە؟ بەڵام گەڕانەوەی هەوایەکەش وەک ئەوەی ڕابردوو نییە کە بە شێوازێکی هەڕەمەکی هەوایەکە بڵاو ببێتەوە لە ناو سەقفەکە پاشان بڕواتە شوێنێکی دی.
لێرە ئێمە گەڕانەوەی هەوایەکەشمان لە ڕێی دکتە، لە ڕێگای بۆڕیەکە لە ڕێگای ئاسنێکە تایبەت بۆ ساحیبەکە دروست کراوە کە هەوایەکەی دەگەڕێنیتەوە بۆ سەرێ دەڕواتە ناو ئاستەکە پاشان دەڕواتە دەرەوە، یعنی ئەو سەقفەمان بۆشایی ئەو سەقفە هاوای تێدا ناسوڕێتەوە، بۆیە بۆ ئێوەم نووسیوە بۆشایی هاوای نەجوڵاو نەسوڕاو، ینی هەوایەکە لێرە ناسوڕێتەوە ناجوڵێ، هەوامان نییە کەواتە لەو بۆشاییە. لێرە دەتوانین ئێمە هەر کێبڵێک بەکاربیینی کێشەمان نییە، چونکە مادەم هەوای تێدا تێپەڕ نابی ینی ئاگرەکەمان زوو تەشەنە ناکە دەتوانین بە ئاسانی کۆنتترۆلی بکەین. سەیری ئەم وێنەیەش بکەن سیرکەن هەوایەکە کە هاتووە ڕەنگە سۆرەکە کاتێک دێ لە ڕێی دکتەوە هاتووە، گەڕانەوەی هەوایەکە دووبارە لە ڕێگای دکتەکەیە، کاتێک هەوایەکە دەڕواتە دەرەوە تەوزیع نابی لە نێوان ئەو بۆشاییە، بەڵکو ڕاستەوخۆ لە ڕێی دکتی خۆی لە ڕێی ئاسن و ئەلمنیۆمەک شتێک بۆڕیەک هەوایەکە دەڕوات بۆ دەرەوە. سەرتا پێشەوەی بڕۆینە ناو بابەتی جۆرەکانی کێبڵ دەبێ بزانی کە PVC چییە. PVC زۆر باسانی مادەیەکی پلاستیکە بەکاردێ بۆ دروستکردنی غیلافی دەرەوەی کێبڵەکان. ناوە تەواوەکەی پۆلیڤینل کلۆرایت باشە. PVC مادەیەکە زۆر بەکاردێ لە دەرەوە بۆ دروستکردنی بۆڕی ئاو بێ کابینە بێ هەر شتێک بێت چکە مادەیەکی پلاستیکی بەهێزە و باشە. بەڵام بۆ کێبڵەکان PVC تێکەڵی چەند مادەی دیکە دەکرێت تا کێبڵەکە نەرم بێ. جۆرەکانی PVC واتە پۆڵینکردنیان دەستنیشان دەکە ئایا تا چەند ئەو کێبڵە سەلامەتە لە ڕووی ئاگرەوە باشە، ینی دەتوانین لە چ شوێنێک بەکاری بینین و ئایا سەلامەتی تێدایە یاخود تێدا نیە. ئەوە پۆڵینکردنی جۆرەکانی کێبڵە بە پێی PVCەکەی باشە. کاتێک ئێمەش باسی جۆرەکانی کێبڵ دەکەین ئێمە لێرە باسی خێرایی کێبڵ ناکەین، ئایا کات 6 کات 7 کێبڵەکە بۆ نمونە چ جۆرێکە باسی وەی ناکەین، ئێمە باسی جۆری غیلافی دەرەوەی دەکەین. ئایا ئەو کێبڵە سەلامەتی تێدایە یاخود سەلامەتی تێدا نییە، ئایا ئەو کێبڵ لە چ شوێنێک بەکاردێ، لە ناو دیوار بەکاردێ یان بە شێوازێکی نۆرمال لە نێوان ژوورەکان بەکاردێ یان لە ناو سەقفەکە بەکاردێ. ئێمە باسی CMP دەکەین واتە پلانم کەیبڵ ینی کێبڵی پلانم، باسی CMR دەکەین واتە ڕیزەر کەیبڵ و باسی CM دەکەین واتە جەنەرال کەیبڵ. باس سەرەتا بە CMP دەست پێ بکەین. CMP Communications Multipurpose Plenum جۆرێکە لە کێبڵی تۆر کە بە تایبەتی دیزاین کراوە بۆ بەکارهێنانی لە ناو بۆشایی پلەنەم. من بە تۆم وت کە پلەنەم چییە؟ شوێنی پلەنەم ئەو شوێنەیە کە هەوای تێدا دەڕوە بڵاو دەبێتەوە لە ناو سەقفەکە، ئەو شوێنە پێی دەڵێن پلەنەم. ئەو کێبڵە CMP بۆ ئەو شوێنە دروستکراوە. بۆ ئەو شوێنە دروستکراوە ئێستا پێتان دەڵێن. یەکەم لەو شوێنانەی کە هەوای تێدا دەڕوە بەکاردێ دیزاین کراوە بۆ ئەو شوێنانەی کە هەوای تێدا دەڕوە و هەوای تێدا دێ. دووەم غیلاف کراوە بە تیفلۆنی بەرگری ئاگر تیفلۆن، یعنی غیلافی کێبڵەکە PVCەکە بە چ غیلاف کراوە، چ دەرمانێکی تێدایە غیلافەکەی دەرەوەی تیفلۆن بۆ تاکو ئاگرەکە زوو تەشەنە نەکە زوو ئاگر وەرنەگری کێبڵەکە. سێم لە کاتی سووتاندنی گازی ژەهراوی بەرهەم ناینیتە. کێبڵەکان ئەوانەی کە کێبڵەکان نۆرماڵن ئەوەی ستانداردی سەلامەتی تێدا نیە، کاتە کێبڵەکە دەسووتێ دووکەڵێکی ڕەشی ژەهراویت بۆ دەردەکا. بەڵام کێبڵی CMP کە ئێمە باسی دەکەین ئەوەیان لە کاتی سووتاندنی گازی ژەهراوی بەرهەم ناینی. باشە بڕوانامە UL هەیە واتە کۆمپانیای بڕوانامەی سەلامەتی جیهانی، ینی ئەو کێبڵە تاقی کرایتەوە چەند جارێک بە پێی ستانداردی سەلامەتی بڕوانامەی وەرگرتووە، واتە بۆ ئەو شوێنە بۆ ئەو بۆشاییە ئەو کێبڵە بەکاردێک کە پێی دەڵێن CMP. گرانترین جۆرە لە باڵەخانە بازرگانیەکان بەکاردێ. کاتێک تۆ بۆشاییەکەت سەقفی دیوارەکە و سەقفی سانەویەکەت هەیە ئەو بۆشاییەی لە ناوەندیان ئەگەر هاوای تێدایە ینی هاوای گەڕانەوە هەوای ساحیبەکە کە دەڕوا بۆ دەرەوە ئەگە ناڕواتە ناو دکتی تایبەتی خۆی ناو بۆڕی تایبەتی خۆی هەوایەکە بڵاو دەبێتەوە لەو نێوانە دەبێت کێبڵی CMP بەکاربینی. باشە بۆ ئەو کێبڵە دەبێت بەکاربینین چونکە لە وڵاتە ئۆڕپیەکان لە وڵاتی دەرەوە زۆر توندن سەبارەت بە ستانداردی کێبڵەکان،
یعنی دوور مەبینە بێ سەیر کە ئایا کێبڵەکەی کە بەکارت ناوە لە سەقف. ستانداردی سەلامەتی CMP بەکاردێنیتن یاخود تۆ کێبڵەیەکی نۆرماڵ لە ژوورەکان کە بەکاردێنین ئێستا کەمێکی دیکە باسی دەکەین پێی دەڵێن CM General Cable ئەوت بەکارهیناوە. چونکە مادەم شوێنەکە هەوای تێدا دەڕوا هەوا بڵاو دەبێتەوە لە نێوان سەقفەکە، ئەوە ینی ئەگەر ئاگر دروست بوو لە کێبڵێک کێبڵەکەش توانای کەمکردنەوەی ئاگرەکەی نەبوو، توانای ئەوەی نەبوو کە بۆ نمونە گازی ژەهراوی دەرنەکە، ئەوە ڕاستەوخۆ گازە ژەهراویەکە دووکەڵەکە ئاگرەکە زووتەشە نەدەکە دووکەڵەکەم بڵاو دەبێتەوە لە ناو هەموو شوێنەکە و چەندین شتی مەترسیدارتری شڕوو دەدا. بۆیە کاتێک باسی سەلامەتی دەکەین ئێمە باسی سەلامەتی چەندین کەس دەکەین، چەندین خەڵک دەکەین لەنا ئەو شوێنەکە کار دەکەن. بۆیە دەبێت زۆر بە ئاگاداری جۆری پۆڵینکردنی کێبڵەکان هەڵبژێرین. ئەوە بوو بابەتی CMP بە کورتی ینی پڵەنم کەیبڵ، کێبڵی پڵەنم. بابێنە سەر جۆرێکی دیکە لە کێبڵ کە پێی دەڵێن CMR واتە ڕایزەر کەیبڵ. ناوە تەواوەکەی Communications Multipurpose Cable Riser. با ئێستا پێت بڵێم ئەو جۆرە کەیبڵە لە چ شوێنێک بەکاردێنی. لەو شوێنانە بەکاری دێنی کە بە شێوازێکی ستونی شێوازێکی ڕاست کێبڵەکە درێژ دەکەیەوە. چ کاتەکە تو کێبڵ بە شێوازێکی ڕاست درێژ دەکەیەوە بۆ نمونە نهۆمی ژمارە 1 دەبەستیەوە بە نهۆمی ژمارە 2 باشە ئەوە 2 نهۆمت هەیە نهۆمی 2 نهۆمی 1. کاتە کێبڵەکە دەبەستیەوە وەک لە موێنەیە بیبینن لە موێنەیە باشترە سیرکەن ئەو ڕەنگە سۆرە کاتێک دەیبەستیەوە بە نهۆمەکەی سەرەوە لە لای دیوارەکە دەبێت لە لای تەریش دەبێت. کێبڵەکەت بە شێوازێکی ڕاستە و ڕاست بەستونی کێبڵەکە دەڕوا بۆ سەرەوە. یعنی کێبڵەکەت ناڕواتە ناو سەقفی دیوارەکە پاشان بە شێوازێکی ئاوا و ئەو جە بڕوا بۆ سەرەوە وانە لە لای دیوارەکە بە شێوازێکی ستونی کە ڕۆی بۆ سەرەوە بۆ نهۆمی دووەم نهۆمی سێم بەم شێوازە ئەو جە کێبڵەکە خۆی لە ناو دیوارە باشە لە ناو دکتە لە ناو بۆڕیە. کێبڵی ڕایزەر دەبی بەکاربینی ڕێگری دەکات لە بڵاوبوونەوەی ڕێگری دەکات لە بڵاوبوونەوەی ئاگر لە نێوان نهۆمەکان. یان ئەگە کێبڵەکە ستا لە نهۆمی دووەم ناهێڵی ئاگرەکە بە شێوازێکی ستونی ئاوە بێتە خوارەوە باشە بۆ بەکارهێنانی لە بۆشاییەکانی پڵەنیۆم دروست نەکراوە. سەری وێنەکەکە ینی تۆ ناتوانانی ئەو کێبڵە کە پۆڵینەکەی لە ڕووی سەلامەتی و نووسراوە CMR تۆ ناتوانانی بەکاری بینی بۆ سەقفەکە بۆ بۆشایی پڵەنیۆم کە گوتمان بۆشایی پڵەنیۆم واتە شوێنێکە هەوای تێدا دەسوڕێتەوە هەوای تێدا دێ هەوای تێدا دەڕوا لە سەقفەکە تۆ ناتوانانی ئەو کێبڵە کە CMR لە سەقفەکە بەکاری بینی. کۆتایی هەرزانترە لە پڵەنیۆم بەڵام یعنی بەجیاتی ئەوەی تۆ کێبڵێکی یەکجار خراپ بەکاربینی تۆ واناکەی ئەو کێبڵە بەکاردێنی کە پێی دڵین CMR ئەگەر کەمێکی ژوێ لە ڕووی سەلامەتیەوە باشترە لە نێوان نهۆمەکان کە بەکاری دێنی بە شێوازێکی ستونی باشە ناهێڵێت ئاگرەکە تەشەنە بکە بۆ نهۆمەکەی خوارەوە یان بە عەکسی ئاگرەکە بڕوات بۆ سەرەوە. ئەوە CMR. بابینە سەر جۆرێکی دیکە لە کێبڵەکان کە تەنها CM واتە General Cable ناوەتەواوەکەی CM واتە Communications Multipurpose. لەو شوێنانە بەکاردێ شوێنێکی نۆرماڵە ژوورێکە بۆ نمونە لاپتۆپەکەت ڕەبتی پرێنتەر دەکەی بەو کێبڵە بۆ نمونە لە ئینتەرنێتەوە لە ڕاوتەرەوە کێبڵەکە ڕەبتی تەلەڤیزیۆن دەکەی کێبڵەکە ڕەبتی موبایلەکان دەکەی ینی بەکارهێنانی جەنەرال باشە. ئەو کێبڵە خراپترین جۆری کێبڵە لە ڕۆی مقاومەی ئاگری ئاگر زوەر دەگریتن زوو بڵاو دەبێتەوە. دووەم گازی ژەهراوی هەیە باشە گازی ژەهراوی وەکو هایدرۆکلۆریک ئاسێت و هەروەها دایەکسن ئەوە دوو مادەیەکی ژەهراویە ئەو کێبڵە دەری دەکا کاتێک دەسووتی. کێبڵەکە هەرزانە بەڵام وەکوتم لە ڕووی سەلامەتیەوە سفرە بە هیچ شێوازەك سەلامەتی تێدا نییە. بۆیە ئەو کێبڵە بە هیچ شێوازەك بەکار نایە نە بۆ سەقفەکە نە بۆ تەنیش دیوارەکە کە گوتمان پێی دڵێن ڕایزەر واتە نهۆمەکان کاتە کێبڵ درێژ دەکەیەوە بە شێوازێکی ستونی بۆ وەش بەکار نایە باشە تەنها بۆ بەکارهێنانی جەنەرەڵە چونکە هەرزانە بەڵام بە هیچ شێوازێک لە ڕووی سەلامەتیەوە هیچ ئەوەی سەلامەتی تێدا نیە. هاوڕێیان وازان گەشتنە کۆتایی وانەیە ئەمڕۆمان هیوادارم زۆر باشی لێ تێگەیشت بن
وانەی داهاتوەتان بینمەوە یاسینتان لەگەڵ بوو هەر شاد و بەختەوەرگن خوداحافیز.